گیانی برخودان و تحدی 100 برابر ده ها گنجی کرد کچ و کرهاتن غلام آماده خوار کشانده بو طوله کرنوی لیلا و آوریانی خوشک لیلا لمجوی عراق دا یکمین ئافرەت بوو کە لە سێدارە. ئەمڕۆ 50 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر لە سێدارەدانی لەیلا قاسمدا. لەیلا قاسم کچە تێکۆشەری کورد ساڵی 1952 لە گوندی بامیلێ سەرباشاری خانەقین لە خێزانێکی هەژار و نیشتیمان پەروەری کورد لەدایک بووە. لەیلا قاسم بۆ یەکەمین جار لە ساڵی 1958 لە شاری خانەقین چۆتا بەرخوێندن و قۆناغەکانی سەرەتایی و دواناوەندی لەم شارە تەواو کردووە. لە ساڵی 1970دا لە بەشی کۆمەڵناسی کۆلێژی ئادابی زانکۆی بەغداد وەرگیراوە. لەیلا قاسم هەرز و ئاشنایەتی لەگەڵ بزوتنەوە و ڕێخستنەکانی نەتەوەکەیدا پەیدا کرد. ساڵی 1970 لە ڕێگای سەلام قاسمی براگەورەکەیەوە پەیوەندی بە بزافی سیاسی نەتەوەکەیەوە کردو لە نێو ڕیزەکانی یەکێتی قوتابیانی کوردستاندا خەبات و تێکۆشانی بەڕێوە بردووە. لە ساڵی 1970 بوو بە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان لە نێو قوتابیە کوردەکانی زانکۆی بەغدا ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە وشارکردنەوە و ڕێخستنیان. لە کاتێکدا کە دەگوترا ئافرەت ناتوانێت شامبەشانی پیاوان لە شار و لە شاخ و دیهاتەکان خەبات بکات. لەیلا قاسم بە پێچەوانەوە شامبەشانی قوتابیە کوڕەکانی کورد خەباتێکی بەرفراوانتری بەڕێوە بردو دژ بە نایەکسانی مافەکانی ئافرەتان و پیاوان بوو. بە تایبەتیش کە بۆ خودی خۆی لە بواری کۆمەڵناسیدا دەیخوێند و لە ڕاستیەکانی کۆمەڵگەی کووردا تێگەیشت بوو. لە سەرەتای ساڵەکانی 1970 گەلی کورد لە باشووری کوردستان بە قۆناغێکی هەستیاردا تێپەڕ بوو. لەیلا قاسم و هاوڕێکانی سەرباری نکۆڵیکردنی ڕژێمی بەعز لە هەبوونی گەلی کورد ئەوان سوور بوون لە خەبات و تێکۆشان بۆ بەدەستهێنانی مافەکانی گەلەکەیان. لە ئازاری 1970دا دوای دەستپێکردنەوەی شەڕ و هێرشکردنەوەی ڕژێمی عێراق بۆ سەرناوچە کوردستانیەکان ڕژێمی بەعز دەستی کرد بە بۆردومانکردنی هەردوو شاری قەڵاتزێ و هەڵەبجە و ڕاوەدونان و گرتنی ڕۆشنبیران و قوتابیان و ئازادی خوازانی کورد. هەر لەو کاتەدا هەزاران کەسیش بۆ بەرگریکردن لە مافی نەتەوەکەیان ڕویان لە شاخەکان کرد و چەکی پێشمەرگایەتیان هەڵگرت. ڕژێمی بەعز بە مەبەستی چاوترساندنی لاوان و قوتابیان و چینی ڕۆشنبیری کورد یەکسەر دوای دەستگیرکردنیان دادگایەکی نادەت پەروەرانەی دژ بە لەیلا قاسم و هاوڕێکانیان بەڕێوە بردو بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرکرد. هێشتا 2 هەفتە بەسەر دەستگیرکردنیان تێپەڕی نەبوو کە کاتژمێر حوتی سەر لە بەیانی ڕۆژی 12 ئایاری 1974 لەیلا قاسم و هەر 4 هاوڕێکەی لە سێدارە دران. تەرمی لەیلا لە گۆڕستانێکی نەجەف شاردرایەوە. سەلام قاسمی براگەورەی لەیلا قاسم بە ماوەیەک دوای لە سێدارەدانی لەیلا هەر لە بەغداد لەلایەن ڕژێمەوە کوژرا. تاوانی سەلام قاسم تەنها ئەوە بوو کە وێنەی لەیلای خوشکی ناردبوو بە دەستی قوتابیانی کورد و ئەندامانی یەکێتی قوتابیانی کوردستان لە دەرەوەی وڵات. دایک و باوکی لەیلا قاسمیش بەهۆی لە دەستدانی 2 ڕۆڵەیان هەرزوو بە کۆست و خەمێکی گەورەوە سەریان ناوەوە و کۆچی دواییان کرد. هەواڵی لە سێدارەدانی لەیلا قاسم بە کوردستاندا بڵاو بووە. هەروەها هەندێک لە چاپەمەنیەکانی ئەو کاتەی جیهان هەواڵی لە سێدارەدانی لەیلا قاسمیان وەک لە سێدارەدانی یەکەم ئافرەت لە مێژووی سیاسی عێراقدا بڵاو کردەوە. دوای لەیلا قاسم لە سەرتاپای کوردستان هەزاران منداڵی کورد بە ناوی لەیلاوە ناوندران. لەیلا قاسم بوو بە چیرۆک و داستان و هەڵبەستی شاعیرانی گەورەی کورد وەک جگەر خوێن و هێمن و زۆری تر. لمسكت رايش ترى ما نقايا وشيوين مجنون بليلة خويا من هذا
بليلي خويا من هزاو كنا بنجي فتر دركين أيمين كنا بنجي فتر دركين أيمين كيفي خود فتنغايم جأسوم بكيفي خود فتنغايم جأسوم فدني ودالي افتخارا اوافدني ودالي افتخارا كمو مقام رماني ملتي خوام كمو مقام رماني ملتي خوام